دەسەڵاتدارانی هەرێم بەردەوامن لە کات کوشتن و چەواشەکاری 3 مانگە بڕیارەکەی دادگای فیدراڵیان سەبارەت بە موچە جێبەجێ نەکردووە. پوختەی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە 21/2/2024 دەرچووە 4 خاڵی سەرەکی لەخۆ دەگرێت. یەکەم، پابەندکردنی سەرۆکوەزیرانی عێراق و هەرێم بۆ بەبانکیکردنی موچەی موچەخۆران لە بانکە فیدراڵیە حکومیەکان. دووەم، ناردنی میزانی مڕاجعە خەرجی و داهاتی مانگانە لەلایەن هەرێم بۆ فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق. سێیەم، پابەندکردنی سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و ناوخۆی هەرێم بە خەزێنەی حکوومەتی عێراق بەپێی یاسای کارگێڕی دارایی عێراق. چوارەم، پابەندکردنی سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕێگەدان بە دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم بۆ وردبینیکردن لە هەژماری بانکی هەرێم بۆ داهاتی ناوخۆ لە بانکی ناوەندی عێراق و وردبینی لە لیستی موچەخۆران. بۆچی دەسەڵاتدارانی هەرێم دژی بە بانکیکردنی موچەن؟ لە ماوەی 3 مانگدا وەزارەتی دارایی عێراق بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ کردووە و موچەی هەر یەک لە مانگەکانی شوبات و ئادار و نیسانی ناردووە. هەروەها بە فەرمی داوای لە هەرێم کردووە زانیاری موچەخۆرانیان بۆ بنێرن بۆ ئەوەی لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و TBI هەژماریان بۆ بکەنەوە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم وەڵامیان نەداونەتەوە. ئامانجی سەرەکی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ڕێگری لە بەبانکیکردنی موچە لە بانکە حکومیەکانی عێراق بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. لەوانە ئاشکرابوونی بندیوار و گەندەڵی لە لیستی موچە، دەیانەوێت بەردەوام موچە وەک کارتێک بەکار بهێنن، کردنەوەی هەژمار لە بانکی ئەهلی بۆ قازانجی دەسەڵاتداران. دوای 3 مانگ بە بانکیکردن دەستی پێ نەکردووە. دەسەڵاتدارانی هەرێم لە پێناوی قازانجی خۆیان و بانکەکانیان 3 مانگە کات دەکوژن و هەموو خەمێکیان بۆتە داکۆکی لە بانکی ئەهلی و هەژماری من. ئەمە لە کاتێکدایە زۆرینەی موچەخۆران هەژماری منیان قوبوڵ نییە و هەژمارەکە پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە. لە ئێستاشدا بانکی بازرگانی عێراق TBI بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئامادەیە بۆ بە بانکیکردنی موچە، کەچی تا ئێستا حکوومەتە ماوە بە سەرچۆکەی هەرێم زانیاری موچەخۆرانی بۆ نەناردووە. هاوکات TBI بە فەرمی وەڵامی چاواشەکاری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی داوەتەوە و دەڵێت نەهاتوونەتە نێو هەژماری من و ئەوان بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ دەکەن. ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و نەوت بەپێی بڕیاری دادگای فیدراڵی دەبێت دەسەڵاتدارانی هەرێم داهاتی ناوخۆ و نەوت ڕادستی خەزێنەی وەزارەتی دارایی فیدراڵ بکەن، بەڵام تا ئێستا 1 دیناریان تەسلیم نەکردووە. داهاتی ناوخۆی هەرێم مانگانە زیاتر لە 320 ملیارد دینارە. بەپێی یاسای کارگێڕی دارایی دەبێت کۆی پارەکە ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکرێت و دواتر پشکی هەرێم دەنێرنەوە. سەبارەت بە داهاتی نەوتیش لە ئێستادا دەسەڵاتدارانی هەرێم 375,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەم دەهێنن. لەو ژمارەیە 46,000 بۆ پاڵاو گەناوخۆیەکان و 329,000 بەرمیلیش دەفرۆشرێت. داهاتی مانگانی نەوتی هەرێم بە زیاتر لە 400 ملیارد دینار دەخەمڵێنرێت لە کاتێکدا 1 دیناری بۆ حکوومەت ناگەڕێتەوە. ئەنجام تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم داهاتی ناوخۆیان ڕادەست نەکردووە و بە بانکیکردنی موچە لە بانکە حکومیەکان دەستی پێ نەکردووە. کێشەی دواکەوتنی موچەش بەردەوام دەبێت. حکوومەتی عێراق پابەندە بە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بە قسە دەڵێن پابەندین و بە کرداریش هیچ پابەندیەکیان جێبەجێ نەکردووە.